بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. براني برز خوشويست خوش حالم كلا حلقية تر لبرنامج تويشي الروح بخزمتان دقموا خواهي قورة بقوري وعظمتي خوي أو برنامج بقات ترازوي تاكا كان من وترازوي تاكا كان ماني في قرص كاتن ومجلس كمان بكات مجلسي ذكر عاقبة خير من بكا سربرز وسرفرازي دنيا وقيامت من بكا داهاتومان للرابردو باشتر بكا بمسلماني بمان جيني بمسلماني بمان مريني بمسلماني زيندي من بكاتو إن شاء الله تعالى. دين سربابتي چنوي نیشانەکانی نەخۆشی دڵ و ساغی دڵی ئینسان دائما کە دەچێت لای دکتۆر برا خۆشەویستەکانی خۆم کە دەڵێ شوێنێکم دێشی دکتۆر چ دەکایە کەوجار پرسیارانت لێ دەکات وەنیە دەڵێ بۆ نمونە مەسەڵەن دەڵێ مەعیدەم دێشیتن خواردنت پێ دەخورێ ئەو جا چ دەخۆی لەگەڵ خواردنەکەی پاش خواردنەکەی مەعیدەت دێشی چەندی بەسەردا دەچێت یەک دنیا پرسیارت لێ دەکات. نەخۆشکەوتنی دڵی ئینسانیش برا بەڕێزەکانی خۆم جاری وا هەیە نەخۆشیێکی زۆر قورسیشی گرتۆ بەڵام خاوەنەکەی پێی نازانیت هەتا ئەوکو دەمریت نازانی کە ئەو دڵی نەخۆشە بەڵام کە دڵ مرد تازەوەش کابرا گوتی زیندوو بوونەوەی تۆزێ قورسە. چۆن جاری وا دەبینی نەخۆشێک دۆستێک عەزیزێک نەچووە ئیحتیمامی بەخۆی نەداوە فەحسی خۆی نەکردوون نەخۆشیێکی کوشندەی هەیە تەماشا دەکەی وفات دەکات کە دەیبێ لای دکتۆری یان دەچێ لای دکتۆر دەڵکا کە تو زۆر لە مێژە نەخۆشی زۆر لە مێژە ئەو نەخۆشیەت هەیە هەستت بە خۆت نەکردووە. و برا بەڕێزەکانی خۆم لە هەموو جەستەی ئینسان زیاتر معڕەسرە کە تووشی نەخۆشی بیتن ئەو دڵەیە ئەو نەخۆشیەی کە ئینسان لە ڕێگای ڕاست لا دەداتن و لە ڕێگای خوای لا دەداتن و دووری دەکاتەوە و وای لێ دەکاتن کە هەموو قالبەکەی دیکە وەکو بڵێ شوێن کەوتووی ئەو دڵە نەخۆشە بکەوێت. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم نیشانەکانی نەخۆشی دڵ یان مردن یەکەم شت ئەو ئینسانە گوناه و تاوانەکان ئەزیەتی نادەن ئەو یەکەم نیشانەی ئاگاتان لێبیت یەکەم نیشانەی نەخۆشی دڵ یان مردنی دڵ ئەو گوناه و تاوانانەی کە دەیکا ئەزیەتی نادەن ئەزیەتی پێ ناگەێنن پێ ناڕەحەت نابێتن پێی شتێکی طەبیعیە. ئاوەکو دەفەرمێ ئینسانی ئیماندار کە گوناهێک دەکا وا دەزانێت کە هەموو چیاکان لەسەر شانینی ئەوەندە پێ ناڕەحەت دەبێ ئەوەندە پێ دڵگران دەبێ بەڵام کابرای بێ باوەڕ و یان کابرای کە منافق یان کابرای کە دڵەکەی مردووە دڵەکەی نەخۆشە دەڵێ وەکو مێشێکە لەسەر لوتی بێ ئاوای لێ بکات و بفڕێت و تەواو هیچ هەستێکی پێ ناکات نەک هەستی پێ ناکە بەڵکو تام و چێژ و لەزەتیشی لێ دەکات. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم ئەو نیشانەیە ئینسان دەبێت تەماشا بکە هەست ڕابگرین کاتێک نەزەرێک دەکەین کاتێک غیبەتێک دەکەین کاتێک بهتانێک دەکەین کاتێک حرامێک دەخۆین کاتێک بەلاڕێدا دەڕۆین جابینە ئەو نەخۆشیانە زۆرن کە تووشی ئینسانەکان دێن
ئایا ئینسان لە کاتی ئەو گوناه و تاوانانە سەرکۆنەی خۆت دەکەی، سەرکۆنەی خۆم دەکەم، پێ ناڕەحەت دەبم؟ کاتێک کە لە بازار معاملەیەک دەکەی پارەی زەرەر دەکەی چەند پێ ناڕەحەت دەبی؟ کە منداڵێکت دەمری چەند پێ ناڕەحەت دەبی؟ کە خۆشەویستێکت دەمری چەند پێ ناڕەحەت دەبی؟ ئایا بەو گوناه و تاوانانە ئەوەندە ناڕەحەت دەبی؟ ئەو پرسیارە دەبی لە خۆمان بکەین. کەواتە یەکەم نیشانەی ئەوەی کە دڵی ئینسانی نەخۆشەیان مردووە، خاوەنی ئەو دڵە هەست بە تاڵی و هەست بە برینی ئەو گوناه و تاوانانە ناکاتن کە لە لاشەی ئینساندا دروست دەکاتن. ئەوەی یەکی. دوو، ئەو جەهلەی کە بۆ خۆی هەڵبژاردووە، بۆ نمونە کابرا لەسەر هەویە نووسراوە موسڵمان، بەڵام هیچ شتێک لە دینی خوای پەروەردگار نازانێتن. ئایا ئەو نەزانینە ئێشی پێدەگەیەنیتن یانە نا؟ پێ ناڕەحەتە یانە نا؟ جەهلی بەرامبەر بە دینی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. ئەنگۆ تەماشە ناکەن، یعنی هەموو ساڵانی مەسەڵەن ڕەمەزان تەماشای هەموو کەناڵەکان بکەن، بەتایبەتی ئەو کەناڵانەی کە مامۆستایان نەسحەت و ئامۆژگاری خەڵکی دەکەن و پرسیار وەردەگرن. هەموو ساڵێ ئەو پرسیارانەی مانجی ڕەمەزان دووبارەنە، هەموو ساڵێ. مامۆستا لە بیرم چوو قومە ئاوێکم خواردۆ ڕۆژم دەشتێ، مامۆستا ئەمن خەریکی شیو لێنانێم، دروستە لە شیوەکەی تامکەیدا خۆ بەخوێیان بێخوێیە، مامۆستا خەوم لێکەوت بوو احتیلامم بوو ڕۆژەکەم بەتاڵ دەبێتەوە. جا پێداوەرە ئەو پرسیارانە کو دەڵێ هەمووی تۆمار کراون هەموو ساڵێ دووبارە دەبیتەوە. یعنی ئەگەر بەجددیتم ئەگەر وتاری مامۆستایەکی لە وەڵام و پرسیارە شەرعیەکان تۆمارکەی بۆ هەموو ساڵێک دەشێ لێ دەوێ باسی هیچ مامۆستایەکی دیکە مەکە، بانجی هیچ مامۆستایەکی دیکە مەکە، یەک گۆڕانکاری بەسەردانایە. معقول نییە. پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت طەلەب العلمی فەریضەة عەلی كل مسلم، لەسەر هەموو موسڵمانێکی پیا و ژن واجبە ئەتۆ خۆت شارەزاکەی لە دینی خۆت. معقولە دینی ئێمە بە ئایەتێکی دەست پێ کردووە کە ئەمر کردنە بەچە بە خوێندنەوە، ئیقڕە، و دووبارەشی دەکاتەوە، و ئیشارە بە قەلەمیش دەکاتن، هەموو ڕێگاکانت پیشان دەدا. معقول نیە لە دینی خۆت شارەزانە بی، معقول نیە لە دینی خۆت وەچ کابرای گوتی بەس وەکو عادەت و تەقالید دینداریەکە وەرگرتە بێت و تەواو بیکەی، نزانی نوێژ چۆن دەکرێت، نزانی چۆن بەتاڵ دەبێتەوە، نزانی مەکروهاتی نوێژ چن، نزانی ڕۆژوو بەچ بەتاڵ دەبێتەوە، نزانی مەکروهاتی ڕۆژوو چین. جا پێداوەرە ئەو شتانەی دیکە لە شرک و لە نیفاق و لە کوفر و لەوانە معقول نیە تۆ لە دینی خۆت شارەزانە بی. ئایا ئەو جەهلەی کە هەتە بەرامبەر بە دینی خۆت، کە هەتە بەرامبەر بە شەریعە، کە هەتە بەرامبەر بە ئەو عەقائیدی باتیل و فکرە وەچ کابرای گوتی دروست کراوانە، ئەزیەتت پێدەگەینیتن یانە نا؟ ئەگەر لات طەبیعی بوو تەقەی سەرت هات بەو خوای دڵەکەی نەخۆش، ئینسان نابێت دەبێ خۆی شارەزا کات، دەبێ بزانێ کامە ڕێگای ڕاستە، دەبێ بزانێ کامە فکرێکی لار و فکرێکی صحیحە، دەبێ بزانێ بەچی هەر ڕێگا دەگاتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، دەگاتە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ئەوجا ئەو بەرنامە دەستکردانەی کە هەن دەبێ بزانێ داخۆ ئایا ئەوانە دروستە ئینسانی موسڵمان لەگەڵ یان دابیان لەگەڵ یان دانەبێت، دروستە دیفاعیان لێ بکەی یانە نا، حکومەکەی چییە؟ ئەو شتانە پێویستی بە عیلم دەکات. ئەو عیلمە زۆر ئاسانە دەستخستنی. تەڵەبەی و نازانی پرسیار دەکەی دەخوێنی لەکن مامۆستایەکی کۆتایی پێدێت دەچێت قۆناغ و مەرحەلەیەکی دیکە، بەڵام بڕیارت داوە کە نە پرسیار بکەی نە بخوێنی، ئەو جەهلت بمێنیتەوە و ئەزیەتیشت پێ نەگەینیتن، ئەوە بەڕاستی
نیشانەی دڵنەخۆشیە. برا بەڕێزەکانی خۆم، یەکێک لە نیشانەکانی دڵی زیندوو هەر گوناه و تاوانێک و مەعسیەتێک بەسەر ئینسان داهات، ئینسان پێی ناڕەحەت دەبێت، زۆر نیگەران دەبێت و زۆر ناڕەحەت دەبێت بەو جەهلەی کە هەیەی. بۆ نمونە پرسیارێکی لێ دەکەن لە دین، پرسیارەکە زۆر ئەوەیە، دەبینی کابرا نازانی، زۆر خەفەتی پێدەخواتن، باشە چۆن ئەم مسلمانم ئەو شتە، خۆ هەندێک ئەوەی بۆ خۆم فێر ناکەم. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم، ئینسان لەوانەیە لەگەڵ کە هەست بە نەخۆشیەکەش دەکاتن، بەڵام دائیمەن دەرمانەکە دەبینی دەرمانەکە تۆزێک تاڵ و تۆزێک ناڕەحەتە هەتا چارەسەری ئەو دڵی دەکەی. دڵی خاوەنی دڵی نەخۆش بەردەوام بوون بە نەخۆشیەکەی هەڵدەبژێریتن لەسەر خواردنی دەرمانەکەی، بەکارهێنانی دەرمانەکەی. ئەنی تەماشەکە کابرا نەخۆشە دەچێتە دکتۆری، دەچێتە دکتۆری، دکتۆر دەرمانی بۆ دەنووسێتن، ئەوجا عەفوەن دەرمانەکە تاڵە، دەڵێ وەڵاهی ئەو دەرمانەی ناخۆم با نەخۆشیەکەم بمێنێتەوە. خۆ ڕێگاکانی چارەسەرکردنی نەخۆشیەکانی دڵی شاوایە. دەچی مەسەلەن لای مامۆستایەکی حاڵی خۆتی بۆ شەڕح دەکەی، پێت دەڵێ دەڵێ کە نەخۆشیەکەی تو ئەو ئێوە چارەسەرت بۆ دادنی. یەکەم کاکە زغارەی مەچێشە وڵا پێم ناکرێت، ئەوەی یەک. دەڵێ کاکە مەشروبی مەخۆ بەخوا مامۆستا لەگە خوێنە ما تێکەڵاو بووە، ئەوە دوو. دەڵێ کاکە ڕەفیقەکانت خراپن بەخوا جا مامۆستا و برادەری عومرن چۆن دەتوانم دەستیان لێ هەڵگرم. کاکە ئیلتیزام کە بە نوێژەکانتەوە بەخوا مامۆستا هەوڵ دەدەم بە ڕۆژوو بە خوای مامۆستا زۆر قورسە لە بەیانیەوە تا ئێوارەی چنە خۆی ئاخر زۆر قورسەوە. یعنی ئەوە هەموو چییە؟ هەموو نەبوونی هیممەت و نەبوونی عەزم و جەزمە بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشیانەی کە ڕوو لە دڵ و دەرونی ئینسان دەکەن. کەواتە هەڵبژاردنی ئەو نەخۆشیە بەسەر چارەسەرەکەیدا. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم، ئینسانی دڵی ساغ و دڵی زیندوو دائیمەن بە دوای دەرمانی بەسووددا دەگەڕێت و بەسوودترین دەرمانیش بۆ دڵ و دەرونی ئینسان برا خۆشەویستەکانی خۆم ئەوەیە کە ئیمانە، ئەوجا قورئانە. بەڕاستی ئینسان ئەگەر ئیمانەکەی دامەزرا و ئەگەر لەگەڵ قورئان و کەلامی خوا بەینی خۆش بوو، گومانتان نەبێتن کە لەو نەخۆشیانە دەپارێزرێتن. بینە سەر خاڵێکی دیکە نیشانەکانی قالبی سەلیم یان سەحیح. یەکەمیان برا بە ڕێزەکانی خۆم کابرا وا معاملە دەکاتن کە خەڵکی دوار ڕۆژ، ینی خەڵکی بەهەشتا لە دنیادا نەماوە، هەر بە قالبا لە دنیادا ماوە. ئەو دنیا و سەرۆت و سامان و خزم و کەس و پارە و پول و مەنسەب و چی هەیە سەرقاڵ و مەشغوڵی ناکاتن لەو هەدەفەی کە بۆ خۆی داناوە، لەو هەدەفەی کە ئیشی بۆ دەکات، لەو هەدەفەی کە خۆی بۆ ماندی دەکات. خۆی حیساب دەکاتن کە خەڵکی بەهەشتەیە، خۆی حیساب دەکاتن لەوێن دەرێ، بەڵام بە سەفەر هاتۆتە ئەو دنیای ڕێی دێرەکەوتووە. ئەوەش ئەسڵەکەیە و خۆی بە غەریب پیشان دەدا لەو دنیایی. ئەمن گەلێک جارکە قسانە دەکەم، هەموو جارێک دووبارە دەکەم و مەبەستم ئەوە نییە کابرا دەستی لە کفنی دەربینیت و نە ئیش بکاو، نە کەسابەت بکاو، نە خواردنی خۆش بکاو، نە جلوبەرجی جوان دەبەر بکاو، نە ماڵی پێکۆبنێ و نە خانی هەبێ و نە ژن و منداڵی هەبێ. نەوەڵڵا ئەسڵەن شەریعەتی ئێمە دینی ئێمە نەهی لەوەی کردووە.
بەس ئەو شتانەی کە هەتن بە حەڵاڵی خوا پێی داوی باسەرقاڵ و مەشغوڵت نەکەن لە بۆ ئەوێن دەرێ ئەوێن دەرێت لە بیر نەبە لە فکرت نەچی ئێرە هەو نییە ئەتۆ موقەتی لەو دنیایی لەبەرەوەش برا شیرنەکانی خۆم تەماشەکەن یەکەم شت کابرای مقەسیر کە لەی پەشیمان دەبێت و چ دەڵێ یا لەیتەنی قەدەمتو لحەیاتی ناڵێ لی مەماتی چکە حەیاتی ڕاستەقینە ئەوێن دەرەیە خۆزیا شتێکم لە بۆ ژیانی خۆم پێش خۆ خستبایە کردەوە و عملی صالح یان چ دەفەرمێتن خوای گەورە تەبارەک وتعالە حتى إذا حضر أحدهم الموت قال رب ارجعوني لعلي أعمل صالحا فيما تركت کابرای مقەسیری دڵ نەخۆش کاتێک کە ڕوحی دەچێشرێتن چ دەڵێ بمجێڕنەوە دنیای بە کردەوەی چاک کۆم کە نەم کردوون ئینسانی ئیماندار واڵێ ناوەڵڵا ئینسانی ئیماندار لە یەکەم لەحزەی کە خۆی بە غەریب لەو دنیای دەزانێت کە ئیش بۆ دوا ڕۆژ دەکا خاوەنی دڵی صحیح و سەلیمە یەکەم جار هێشتا ڕوحی دەرنەچوو مەلایکەتانی خوا مژدەی پێدەدەن ئەللا تەخافوا ولا تەحزەنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون خوای گەورە لەوانەمان بژێڕیتن ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم ئینسانی خاوەنی دڵی صحیح و سەلیم ئیش بەو فەرمودەی پێغەمبەری خوا دەکا عەلەیهی سەڵات وسەلام کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نسحەتی عەبدوڵڵای کوڕی عومەری کرد فەرمووی کن في الدنيا كأنك غريب أو عابر سبيل لە دنیا وا معاملە بکە وەکو ئینسانێک کە غەریب بێ لە وڵاتێکی لە شارێکی کەس نەناسی تەعاروفت لەگەڵ کەس نەبێ یان ڕێبوارێک بی بە شوێنێکدا تێپەڕی یعنی ئەوەندە ئیحتیمام بە دنیا بدە عەبدوڵڵا تەماشە کە برا بە ڕێزەکانی خۆم خۆ ئەو احتیمامدان بە دنیایە و ئەو هەموو داهێنان و ئەو هەموو پێشکەوتنە و ئەو هەموو تەئلیفاتە خۆ لە سەردەمی ئەصحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەشێکی ئەو جا لە سەردەمی تابعی ئەو جا تابعی ئەو جا لە دوای وان کوڕە ئەو دنیایان زۆر بەرەو پێش برد مانای وە نییە ئەتۆ مەسەلەن کە دنیا بە هیچ نەگری و خۆت بە غەریب و بە مسافر پیشان بدەی دەست لە دنیایە بشۆی نا بەڵام بزانە کە ئەتۆ مسافری لەو دنیایی کردەوەی چاک بکە خاوەنی دڵی سەلیم برا بە ڕێزەکانی خۆم ئەوە سیفەتێکی دیکە لە علامەتەکانی دڵی سەلیم دائیمەن ئینسان سەرکۆنەی دڵی خۆی دەکا و لێی دەدا ئەزیەتی دەدا ناڕحەتی دەکا باری قورسی داوێتە سەر لێ ناگەڕێ بەو لەولادا بچیت زڵەوی تون دەکات ئاگای لێیەتی نایڵی بە ولاولادا بڕۆ ناڵی بە کەیفی خۆی لە هەر مەجلیسێکی پسێ بلەوەڕێت و دمدە ئاخوڕی هەموو کەسێک بنێت لی قبول ناکات علاماتەکانی دیکەمان ماون بەشێکی باش بەڵام با بۆ دەرسی داهاتوومان بێ کاتەکەمان بەرەو کۆتایی دەڕواتن لە ئاخیری لە خوای گەورە دەپاڕێم و کە خوای پەروەردگار تەبارەک وتەعالا عاقیبەت خێرمان بکە و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن والسلام عەلەیکم ورحمة الله وبركاته.